کاریگەری هەرە سەرەکی ئەگەر هەبێ لە ئاسی عێراقدا دەتوانێت لە ناوەندەوە کاریگەری لەسەر دەسەڵاتی ناوەندی هەبێت، ناکرێت لە ئاستێکی محەلیەوە یا لە ئاستێکی خۆجێیەوە بتوانی بڕیاری خۆت بەسەر ناوەندی دەسەڵاتدا بدەیت. ئەوە هەرێمی کوردستانە داوای لە بەغدا هەیە. خۆ بەڕاستی بەغدا شتێکی وای نییە لە کوردستان داوای بکە. بەشێک لە سەران و یا لە کادرانی دەرەجە چەندی یەکێتی و پارتی یا لایانی کە باسیەوە دەکەن کە ئێمە کارتمان بەدەستەوەیە، من هیچ وای نبینیم هیچ کارتێکی کاریگەریان بەدەستەوە بێ. ینی ئەو کارتانەی کە هەیەە بۆ نمونە تۆ ئەو کارتانەی کە پێشتر ئەگەر هەتا بەدەست یەکێتی و پارتیەوە بوو لە کوردستاندا مەسەلەی ئابووری سەربەخۆ بوو، مەسەلەی نەوت بوو، مەسەلەی پێرگەیەکی دیاریکراوی ناوچەیی بوو، مامەڵی دنیا بوو لەگەڵیان. تۆ تەماشا ئەو کەیسانە کە هەموو کەیسانە ئێستا هیچیان نەماون. ئەوەن کاتێک دەیانتوانی ئەگەر وەک مناوەرەش بێ بەدەستیەوە بگرن، لەوانە بوو بێت کە بڵێ بۆرژوازی کورد یەکدەست لە بەرامبەر بۆرژوازی لە عێراقدا وەستا بایەوە. بەڵام ئەمە لەوەش بارەمەندین. یەکەم لەناو خۆیاندا وەگوتم هیچ هاو ئاهەنگیەک نییە. ینی بۆ نمونە یەکێتی لە پێگەی ئۆپۆزیسیۆنی حکوومەتی هەرێمدا زیاتر دەردەکەوێت تا ئەوەی کە خۆی وەکو شریکێک و بەشدارێک لەگەڵ پارتی بزانێت. ئەمە لە کوردستاندا. ئەوەی کە هێشتا ئەمان بە زۆرێک لە زۆرەکان نەوعێک لە نەرمی هەیە، بە زۆرێک لە زۆرەکان هێشتا نەگەیشتۆ بە ئاستێکی قوڵتر، بەڕاستی خودی ئەو وەسیەتەیە کە هەیە و بە تایبەتیش کارتەکانی دەستی دەسەڵاتی کورد ئەوەندە لاوازە لەلایەکەوە دەسەڵاتی ناوەندی لە ڕێگەی قانون و یاسا و دادگای فیدرالی شتەکانی خۆی دەکات و هاوکات لەگەڵ ئەویشدا کۆمەڵێک درۆن و هێزی درۆنیش دەنێرێ. ئەوە پەیامێکی ئاشکرایە کە پێت دەڵێ ئەگەر پابەندی ڕێکەوتنەکان نابی بە ڕێککەوتن، ئەوە دیسان دەتوانین هەموو پاڵاوگانە بکەینە نیشانە و ڕێگە لەوەی بگرین کە نەوتیان تێدا بەرهەم بێت.